دووفاقی بەرپرسانی باڵای هەرێم لەلایەک و نەبردنەسەری بەڵێنەکانی چاکسازی لە ماوەکانی ڕابردوودا لەلایەنەوە بەرپرسانەوە لەلایەکی دیکەوە هەرێمی کوردستانی بەم ڕۆژەی ئێستا گەیاندووە کە دوای زیاتر لە 29 ساڵ نەک هەر خاوەنی قەوارەیەکی سربەخۆ نییە بەڵکو خاوەنی ژمارە قەیرانی جۆرا و جۆرە کە ژماردنیان ئەستەمە. ڕۆژنامەنووسێک پێی وایە سەرکردایەتی سیاسی کورد لە سەردەمی بەرەی کوردستانیەوە تا ئێستا نەیتوانیوە سەرکردایەتیەکی سەلیم بێت بۆ هاوڵاتیانی هەرێم. هەر ئەمە شوای کردووە گەندەڵی و نەعەدالەتی لە ئێستادا لە لووتکەدا بێت. سەرکردایەتی کورد لە ماوەی 29 ساڵی سەرکردای هەر لە بەری کوردستان تاکو ئێستا بەداخەوە نەیتوانیوە سەرکردایەتیەکی سەلیم بێ بۆ خەڵکی کوردستان کە ئەمە ژوای کردو ئێستا گەشتۆتە چڵەپۆپەی نەعەدالەتی، چڵەپۆپەی ناحەقی، چڵەپۆپەی نادادی و ناڕێکی لە هەرێمی کوردستانە. یعنی لە دوای 29 ساڵەگە بەراوردی کە ڕەنگە ساڵانی پێشتر بەردۆخ لە ئێستا باشتر بووی بۆ خەڵکی کوردستان و ئەمانە وایان کردووە بە سیاسەتە هەڵەکانیان لە ماوەی ئەم 29 ساڵەی سەرکردایەتی کردنە وایان کردووە تروسکایەکیان نێشتۆتەوە، ڕووناکیەکیان نێشتۆ بۆی خەڵک کە جێی ئومێدی خەڵک واتە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە باشوور ناومێت کردووە. لە دنیاە لە کەم وڵاتی یعنی دنیای هەیە سەرکردە درۆ لەگەم میلەتەکەی خۆیان بکە کە ئەمە خەتەرترین شتە. ئەمان 29 ساڵە درۆ لەگەم میلەتەیەکەن. چاودێرێکی سیاسیش دەڵێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە بەردەم دوو ئەگەردان یان دەبێت بڕۆن و دەسەڵات بەجێ بهێڵن یان دەبێت چارەسەر و چاکسازی کردەی و ڕیشەیی بکەن، نەک وەک ئەوەی لە ماوەکانی ڕابردوودا پرۆژە چاکسازیەکانیان کردەی نەبوون و تەنیا گفتار بوون یاخود تەنیا بەسەر چینی موچەخۆران و هاوڵاتیاندا جێبەجێ کراون. ئەم دەسەڵاتە لە بەردەم دوو ئەگەرە یا دەبێ بەجێی بێڵێ چۆن لە میسر پیان و ئرحەل بڕۆ کۆتایی پێبێنە یا دەبێ بەجێ بێڵێ یا دەبێت چارەسەری ڕیشەیی بکە. چارەسەری ڕیشەیی ئەوەیە دەبێت بێتە هێزێکی دیموکراسی، دەبێت قبولی خۆپیشاندان بکە، دەبێت قبولی ئەوە بکە خەڵک ناڕزایی هەیە، دەبێت ژیانی خەڵک تاکات چونکە ناکرێت لە 10 ساڵ لەمەوە پێش 1001 درویان بۆ ئێمە کردیان ژیانی خەڵک وا لەکەین تەنەن باسی وایە نەکرد کە موچە بۆ هەموو خەڵگە بڕنەوە، باسی وایە نەکرد کە کارەبا 24 ساعتیە بێ، باسی وایە نەکرد کە هەموو پاشکەوتێک کە کردویان هەموو یەکگێڕنەوە ئێستا لە بانگەشان دڵبژاردنەوەیە نەکرد. ئێستاکە ئەوە تا بە یاریەکی زۆر قێزەون ئەگەر بیانەکەەوەش بێ کە عێراق ناینێرێ بەڵام خۆیان توانی لە سیستمی دروستکەن کەوانە بێ. لە ماوەکانی ڕابردوودا چەندین جار پرۆژەی چاکسازی لەلایەن بەرپرسانی باڵای پارتی و یەکێتیەوە لە کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتدا بانگەشەی بۆ کراوە، بەڵام چاکسازیەکان تەنها گفتار بوون و بەکردەی کاری جددیان لەسەر نەکرا. نوێترین چاکسازیش چاکسازیەکەی سەرۆکی کابینەی نوێیەم بوو کە بە شێوەیەکی نایاسایی و بێگەڕانەوە بۆ پەرلەمان ماوەی چەند مانجێکە لە 1970 بۆ 21 موچەی موچەخۆران کەم دەکرێتەوە کە پێدەچێت هەر ئەمە شەپۆلێکی تووڕەی و ناڕەزایەتی هاوڵاتیان بە دوای خۆیدا بهێنێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی، پەیام.